ئەمڕۆ بە ئامادەبوونی 20,000 خوێندکار لەسەر ئاستی کەرکووک و خوێندنی کوردیش 7,000 خوێندکار بەشداری تاقیکردنەوە گشتیەکانی پۆلی شەشەمی ئامادەی لە شاری کەرکووک دەستی پێکرد. ئەمڕۆ بەشی تەطبیقی یەکەم تاقیکردنەوەی خۆی ئەنجامدا. خۆشبەختانە لە کەشوهەوایەکی ئارام و سەرجەم پێداویستەکانی خوێندن ئامادە بوو، هەر لە ئەمنیەتی جامیعە و واروەها ئەو کەلوپەلانی کە پێویستە بۆ تاقیکردنەوەکانی وزاری ئامادەکرا بوو. سەبارەت بە ڕێنمایە تەردروستیەکان و دوورکەوتنەوەی خوێندکارەکان لە یەکتری ئەو ڕێنمایانەمان سەرجەمی جێبەجێ کرد. هەر دوێنەکەش لە ڕێگەی چەند ڕێکخرا و مەڵبەندی دووی کەرکووک و کۆمەڵە پێداویستیمان بۆ دابین کرابوو بەسەر خوێندکارەکانە دابەشمان کرد و لە کەمامە و لە تعقیمات بۆ خوێندکارەکانمان. خۆشبەختانە ئەمڕۆ هیچ کێشەیەکی ئەوتۆمان نەبووە، ئەوەی کە هەمان بوو تاقیکردنەوەکان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی باش بەڕێوە چوو.